کاک کامەران فەرموو برا شیرنەکەم. السلام عليكم ماما سەگەن. عەلەیکم السەلام وڕەحمەتوڵڵا کاک کامەرانی ئازیز و بەڕێز. دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم. دەستی جەنابیشت خۆش بێ، زۆر سپاس. ببوورە دوو پرسیارمانە بۆ ئازێت نەبێ. بەسەر چاو کاک کامەران پرسیاری یەکەمە براکەم. پرسیاری یەکەمە ئازێ نەبێ ئەگەر کەسێک لەخوا بپارێتەوە و بڵێت ئەگەر ئەو داواکایە یا ئەو هیوایە یا ئەو شتەی بۆ بێتە دی مەسەلەن 3 ڕۆژ بە ڕۆژوو بێ یا حیوانێک بکەم بەخێر ئەمما جائیزە ئەم داواکردنە؟ بەڵێ بەسەر چاو قسەت بۆ دەکەم وەکو نەزرێکی لێ دێ. وەکو نەزرێکی لێ بێ. دووەم پرسیاریشان ئەگەر کەسێک دەستی کورد بێ و بێ مەسەلەن خانوویەکی کرد بێ، خانوویەک بکات، قەرز لە باوکی وەرگێ، باوکی لە ژیانە نابێت، مەسەلەن بۆ نمونە 2 دەفتەر دۆلاری لێ وەرگێ بۆ تەواوکردنی خانووەکەی. ئەی دوای ئەوە مەسەلەن ئەو پارەیە باوکەکە بە قەرز یاوێتی بە کوڕەکەی، ئایا حکمی ئەوە چۆنە لە ئیسلام ڕیسنەوە؟ کابرا باوکەکە خۆی لە ژیاندا ماوە، بەڵام دوای ئایا دەیداتەوە یان نایداتەوە؟ بەڵێ دەیداتەوە یان نایداتەوە. ئەگەر باوکەکە لە حاڵەتێکە وەفاتکە حکمی ئەوە چۆن ئەبێ؟ بەسەر چاو بۆت باس بەیانە ئەو بە قەرزیە تەڵهەن یادێتێ، بەڵێ ناوی قەرزی لێ هێنابێت. بەسەر چاو بۆت باس دەکەم ئەوە دوایدا چۆن دەچێتەوە سەر میرات و بۆی کە هەری لایەکیان گوناهبار نەبن بە چاوان. خوا جەزا باتەوە، دەست خۆش بێ، ئەجەتمانە زۆر جەنابشداتەوە، دەستی جەنابیش خۆش بێ، خوا گەورە ئاگای دەتێت بەسەر چاو برا شیرنەکەم خوا لەگەڵ. کاکە کامەران فەرمووی ئەگەر لەخوا بپاڕێتەوە بڵێ یا ئیلاهە العالەمین یا ڕەب العالەمین، دەستەکانم بەرز کردوتەوە لێت دەپاڕێمەوە، ئەم شتم بۆ بکەی، ئەم کارم بەنسیب ببێ، ئەمیشەم بۆ ڕایی ببێ، بەم ئاواتەی دڵم بگەم ئەوەندە ڕۆژە بە ڕۆژوو بم، ئەو حیوانە بکەم بەخێر. ئەمە دروستە؟ بەڵێ دروستە، ئەمە نەزرە. ئەمە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی باش نەبووە. فەرموویەتی پێش ئەوەی کەوە یعنی مەی خەدواوە مەڵێ ئەگە خوایە ئەمەم بۆ بکەی منیش ئەمەت بۆ دەکەم. نەخێر ڕۆژوەکان بگرە، بۆ نە 3 ڕۆژ بگرە، 3 ڕۆژ بگرە و هەموو بەربانگان هەموو پارشێوان لە خوا پاڕێ و یا ڕەبی خوا ئیلاهە العالەمین تۆ ئاگال لە دڵ و دەرونی منە، پێویستیم هەمیشە پێتە یا ئەڵڵا، ئەم کارە بەلای منەوە زۆر قورسە، تەنها تۆ ئاسانی دەکەی، یا ڕەبی خوا ئەو کارم بۆ ئاسانکەی، خوایە ئەوەی لە دڵمایە بە ئاواتی دڵی خۆم بگەم، ئەوەی کەوا پێویستمە و حەڵاڵە و مافی کەسی پێوە نییە، یا ڕەبی خوا کارم بۆ ئاسانکەی و دەستم پێی بگە. ئەها لەگەڵ ڕۆژەکاندا پاڕێەوە حیوانەکە سەر بڕە، دابەشی بکە بەسەر فەقیر و هەژاردا، مەڵێ ئەگە خوایە بۆم بکەی ئەمجا من حیوانێک سەر دەبڕم. خۆ دروستە، ئەوە نەزرە، بەڵام ئەمە باش نییە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمەی پێ باش نەبووە و نەهی لێ کردووە. فەرموویەتی موسڵمانی ڕاست و ساغەوەیە خێرەکە دەکا ئەمجا دڵی یا ئیلاهە العالەمین تۆ ئاگال لە دڵی منە، یا ڕەبی خوا من ئەم خێرم تەنها پێشکەش بە تۆ کرد، خوا لێم قبوڵکەی، یا ڕەبی خوا بە ئەجر و پاداشتێک کە ئەم گۆشتە چۆ دەمی منداڵێکەوە، ئافرەتێکەوە، بە تەمەنێکەوە، پیاوێکەوە، دەوڵەمەند و هەژارێکەوە لیان خوارد و دڵیان خۆش کرد، دڵیان خۆش بوو، یا ڕەبی خوا تۆش دڵی من خۆشکەی بۆی ئەم کارم بۆ ئاسانکەی. ئەمەیان شەرعی ترە، بەڵام ئەوی جەنابیش دەڵێ هەر دروستە و پێی گوناحبار نابی، هەرچەند پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەمانەوە باشترینەکەی پێوتون کە باسم کرد کە بۆم باس کردی. دەڵێ کەسێک خانووی کرد و قەرزی لە باوکی کرد، دوای باوکەکەم مرد، قەرز وا باشە ئەگەر لە بینی باوک و ئەولادی شابێ نووسراو هەبێ، شاهید هەبێ، و ئەو کوڕاگەر دیندار و خواناز بێت، تەنانەت شاهیدیش نەبێ و نووسراویش نەبێ، ئەبێ ئەم پارەیە کە بە قەرز لە باوکی وەریگرتووە لە دوای مردنی ئەگە خۆی باوکەکە لە ژیانە بوو بیداتەوە. ئەگە باوکەکە بە سەرا مرد و کوڕەکە هێشت تا قەرزارە، پارەکە بەرێتەوە بە خوشک و براکانی بە میراثگرەکان بڵێ خوشک و براکانم وەڵاهی من باوکم کە خوا عەفوی کە لە ژیاندا بوو ئەمەندە قەرزەی پارەدا بوومێ بۆ ئەم خانووە، ئەگەر وانەکە ئەم پارەی پێ حرامە، ئەگەر کەسیش ئاگای لێ نەبێ ئەم پارەی پێ حرامە، چونکە ئەم پارەی بەشێکی بەرئەو دەکەوێت، بەڵام بەشەکانی تری هی خوشک و براکانی خۆیەتی، هی خوشک و براکانێتی کە لە میراثەکەدان، بۆیە دەبێت بیجێڕێتەوە بۆ ماڵەکە و لە دوایدا بەشێک بۆ نمونە ملیۆنە دینارە لە بەشێک لەو ملیۆن دینارە بۆ خۆی دەگەڕێتەوە، بەڵام ئەوەی تری هەمووی خۆی نییە. ئەگەر وانەکە گوناهبار دەبێ، ئەگە وای کرد و دایەوە بە میراثگرەکان و خستیەوە سەر حسابی ماڵ، ئەوە ئەویش خێر و ئەجر و پاداشتێکی دەگاتێەوە، دروستی شەباوک قەرز لە ژیانی خۆیدا بدا بە یەکێک لە منداڵەکانی و لە دوایدا لێ وەرگێتەوە بۆ ئەوەی کە ئەوانی تریش عاجز نەبن و دڵیان شتێک نەکا.